گورگە بۆرەکان. ئێوە ئێستاکە خواوەندی ئاسنینی هەرە گەورەیە ماسمانن. دۆزەخ لەگەڵتان ئافڕێ و لەسەر زەویش مردن خۆی جەنەڕاڵتانە و قوماندانە و پێش تاعون و پێش ئافات و پێش درێپۆشتانەکەوێ. چێ نایزانێ؟ ئێوە توانن هەمیشە ئاو بکوژن، دارستان و باخچە چۆرکەن، شەقام کۆتکەن، وشە بەندکەن، قەڵەم بدەن لە سێدارە ئاوێنەی هەتاو بسکێنن، سپرانەکان بریندارکەن لێرە و لەوێ وەکو جەستەی فەرخ و سپێ، جەستەی گوند و جەستەی بەفر و حیکایەت و جەستەی شەومان دابێژنەوە. چێ نایزانێ؟ ئێوە ئەتوانن نەهێڵن نان پێکەنێ و ئازار بنوێ، ئەتوانن ڕق وا هەڵچنن بیکەن بە شوورەی دەوری شار، خوێن بەڕووبەر لە خۆبایی بوون بەرنەسەر کەپکەکانی نەجم و هیلال. ئێوە ئەتوانن ناومان و ناونیشانی مەموزین و ڕەنگی جادە و کۆڵانەکان بگۆڕن و بزرکەن و ناسنامەمان لە ناو چەکمەی ئەفسەرێکا بشارنەوە، بە کڵاوی ژەندرمەیەک دەموچاوی زۆر و شەمان پسڕنەوە. ئێوە ئەتوانن شعرمان دەربەدەرکەن، گوڵدانەکانی چیرۆکمان ورد و خاشکەن، ماڵەکانمان بدەن بە کۆڕی دووکەڵ و دەبا بەدا و بە کۆمەر بیانجۆزنەوە. چێ نایزانێ؟ ئێوە ئەتوانن ئازارمان لە پێکەنینی خۆتانە بتوێننەوە. ئەتوانن بەڵام ئەوەی لە خەونی گورگە بۆرەکەی یەکەمەوە نەهاتە دی و ناژێتە دی، ئەوەی هەرگیز پێتان ناکرێ سڕینەوەی ئازادیە لە ڕۆحمانە، کوشتنی عەشقی ئەبەدی داروبەردە لە ناخمانە، ڕاماڵینی خۆشەویستی دیار بەکر و کەرکووکە لە دڵمانە. کۆتایی ئێمە کاتێکە کە کۆتایی هەناسە هات، یاخود باتان لەگفە خست، گەرتوانیتان زریان بگرن، نەتانێژ ئیتر خۆر هەڵبێ، نەتانهێژ باراندا بکا و چەکماخەتان کە لە بچە کرد. ئەوەی کە هەرگیز ڕوونادا گواستنەوەی قەندیلەکانە، شاردنەوەی باڵای شەهیدە، کپکردنی باهۆزەکەی سرودمانە و نوشتانەوەی تیشکەکانی باوەڕمانە، ئەوەی هەرگیز نایەتە دی لە بیربردنەوەی مناڵی سەرقەمەیە و قیژەی خوێناوی ژنانە و ئەوەی ئایە و نابێ بەنا، ئەوەی ئایە و نابێ بەنا، کوژانەوەی ئایندەیە لە چاوی یەک بە یەکمانە.